وەکو هەلوێستێک لە بەرامبەر ئەوێ چاوانە کو لە بەرامبەر ژنەکە کورد هاتیەکردن. ئەزیژی وێ هەلوێستی نیشان بدەم. چەند ساڵم بندەستانە منە چی و نەوارە مژوەرن نەکوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوڕی هارە گەرەک ئیدی ئەم بزانن کەسمەرە نابیتیارە ئەب چەند ساڵم بندەستانە منە چی و نەوارە مژوەرن نەکوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوڕی هارە گەرەک ئیدی ئەم بزانن کەسمەرە نابیتیارە. ئەگەر کەسیەک بهێتە ڕاهشتن بمليونان كزين دن دهنا تشكرا عزيزي وحلوسي ويديلان سبرا ديلان وكيلان سبرا أبشن سالم من دستان